پرسیاری سێهەم دەفەرمێ وەقولت وأي الإسلام أفضل أي باشترين إسلامتي چيا باشترين مسلمان چيا قال من سلم المسلمون من لسانه ويده باشترين مسلمان أوي مسلمانا لدست زماني سلامت بن دیسان دی قد برای مسلمان نەیفەرموو باشترین مسلمان ئەوەیە نوێژی سنەتی زۆرە بەڵشتی چاکە نوێژی سنت بەڵام باشترین مسلمان ئەوەی مسلمان لە دەست و زمانت سەلامت بێ براکەم اینجا فەرمووی وتم ئەی باشترینی ئیمانداران چێیە أفضل المؤمنين قال أحسنهم خلقا باشترینیان لە ڕەوشدا ئەوە باشترین ئیماندارە کەواتە پێوەرێک هەیە دەتوانین باشترینی ئیماندارانی پێ بپێوین ئەگەر بتەوێ باشترین تەڵەبەی بۆ نمونە کۆلێژێک یا قۆناغی دوانزەی پێ بپێوین دەڵێن چێ دەرەجەی لە هەمووی زیاتر هێنا ئەوە باشترینیان بەڵام لای خوای گەورە پێوەرەکە شتێکی ترە باشترینی ئیماندار پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی ئەحسەنهم خولوقا چێیان ڕەوشتی لە هەمووی جوانتر و باشتر براکەم اهتیمام بە ڕەوشت و ئەخلاقمان بدەین وا نەزانین کە ئێمە ڕیشمان هەبوو نوێژمان کردو ئافرەتی مسلمان خۆت داپۆشی ئەمە هەموو شتێکە نە هەموو شتێک نییە وا مەزانە برای مسلمان کە چوویتە حەج و پارەیەکت هەبوو یارمەتی خەڵکتدا ئەمە تەواو ئەخلاقت چۆنە لەگەڵ خەڵک ئەحسەنهم خولوقا ڕەوشتت لەگەڵ دایک و باوکت چۆنە ڕەوشتت لەگەڵ خێزانت چۆنە ڕەوشتت لەگەڵ مناڵ چۆنە لەگەڵ ڕەفیقت چۆنە لەگەڵ مامۆستاکەت چۆنە لەگەڵ تەڵەبەکەت چۆنە ڕەوشتت لە کڕین و فرۆشتندا چۆنە ئەحسەنهم خولوقا ئەوە ئیماندارە کە ڕەوشتی جوانترین ڕەوشت بێ خوای گەورە بمان ڕازێنێتەوە بە ڕەوشتی جوان والحەمدولله رب العالمین